ئێمە یەکێک لەو تایبەتمەندیانەی کە 250 پرۆژە لە پارێزگای هەڵەبجەیە وەسیێنراوە، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا بودجەیەکی تایبەت لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پلاندانانەوە دانراوە کە ئێمە بتوانین وەکو پارێزگایکی سەربەخۆ بتوانین مەشاریعەکانمان بجوڵێنین و بتوانین تەمویلیان بکەین و بەڵێندەرەکان بانکەین ئەو بکەین. بەڵام ئەوەی کە هەیە لە سەرەتاوە کە بەڵێندەرەکان بانکراون وەکو سولفەیەک یان پێ بدرێ بە بەڵێندەرەکان، ئەویش ئەوەیە کە ئێمە حەسەکەمان هەر لەسەر پارێزگای سلێمانی هەتاوەکو ئێستا بەم شێوە ماوە. و یەکێک لە قەرارەکانی 16 2007 کە ئەنجومەنی وەزیران یاوێتی ئەوەیە کە دارایی هەڵەبجە و سلێمانی لە یەک جیا بکرێتەوە بۆ ئەوی کە بتوانرێت کە بودجەی تایبەتی سەربەخۆی خۆی هەبێ. ئەمە واکە بودجەیەکی تایبەتمەند هەبێ وەکو پارێزگاکانی تری لێمی کوردستان و تەعاملی لەگەڵا بکرێ. ئەم نقطەیان بەجددی کاری لەسەر بکردن و هەوڵی لەسەر بدرێ بۆ ئەوەی کە بتوانێت بودجەیەکی تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە بێ و هەڵەبجە خۆی بتوانێت هەم تەمیری مەشاریعەکانی بکە و هەم نەخشە ڕێگا دابنێ بۆ ئاوەدانی ئەم پارێزگای.